بەهۆی ئەوەی بڕی $40 سەرپێچی بۆ کرا توانی بیرۆکەیەک دابنێت کە هەموو مرۆڤایەتی پەسەندیان کرد. چیرۆکی سەرکەوتنی ڕێد هیستینگ دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997. لەو کاتەی ڕێد سیدیەکی لە یەکێک لە فرۆشیارەکانی سیدی بەکرێ دەبات، بەڵام دواتر بۆ 30 خولەک لە گەڕاندنەوەی دوا دەکەوێت. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی لەلایەن خاوەنی فرۆشگاکەوە بڕی $40 سەرپێچی بۆ بنووسێت. ئەو سەرپێچیەش کاریگەریەکی زۆری لە ڕێد کرد. بەو شێوەیە بیرۆکەی بەکرێگرتنی سیدیەکانی بۆ هات، بەڵام بەمەرجێک ئەو کەسەی دەیبات پەیوەست نەبێت بە کاتێکی دیاریکراو بۆ گەڕاندنەوەی. لەگەڵەوەشدا پێویستە کارێک بکات کە کڕیارەکان نێن بۆ سەردانی فرۆشگاکە، تەنها لە ماڵەکانی خۆیانەوە بتوانن داوای بکەن. بیرۆکەکەی بۆ هاوڕێ نزیکەکەی بەناوی مارک ڕاندلۆف باز دەکات. ئەویش بیرۆکەی DVD پێدەبەخشێت، بۆیە بڕیار دەدەن کە وێبسایتێکدا بمەزێنن، لەو ڕێگەیەوە دیڤیدیەکان بگەیەنە ماڵەکان. سەرکەوتنی بیرۆکەکەش لەوەدا بوو کە DVD قەبارەکەی بچووک بوو، بە ئاسانی دەیتوانی لە ڕێگەی پۆستەوە بیان نێرێت، هەروەها پارێکی کەمی تێدەچوو. بەم شێوەیە نێتفلیکس دروست بوو. بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە توانیان بڕی $2 ملیۆن دابین بکەن، بەڵام هەرزوو چەند بربەستێکیان بۆ هاتە پێشەوە. ئەویشەوە بوو کە ئامێری DVD زۆر گران بوو، بە شێوەیەک لە 100 ئەمریکیەکان هەیەیان بوو، بەڵام ئەوان کۆڵیان نەدا و توانیان بڕی 10,000 DVD هەندێک لە کۆمپانیا گەورەکانی وەک ئەپڵ و توشیبا و HP بفرۆشن. هەروەها یەکێکی تر لە بربەستەکان بریتی بوو لەوەی کە کۆمپانیای ئەمازۆن دەستیان کرد بە فرۆشتنی DVD. ئەوەش بۆ هۆی کەمکردنەوەی داهاتی کارەکەیان، بەڵام ڕێت دەستبەرداری پرۆژەکەی نەبوویەوە. هەستا بە ئەنجامدانی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی فیلم وەک وانەر و برۆس و کۆلۆمبیا. مەبەست لێ ئەوە بوو کە بەشداربووان بتوانن بینەری ئەو فیلمانە بن کە بۆ یەکەم جار لەسەر ماڵپەڕەکە دادەنرێت. بۆ خێراکردنی پرۆسەی گەیاندنەکەش ڕێد هەوڵیدا لە ئەتلانتا، نیویۆرک، لۆس ئەنجلس، هیوستن و بۆستن بنکە بکاتەوە. پاشان لە ساڵی 2000 ڕێد داوا لە کۆمپانیای بلۆک باستەر دەکات کە پشکی لە 140 کۆمپانیەکەی بکرێتەوە، بەڵام کۆمپانیاکە ڕەتی دەکاتەوە. دواتر لە ساڵی 2002 کۆمپانیاکە توانی پەیوەندی لەگەڵ 45 کۆمپانیای دابینکردنی فیلمدا ببەستێت. بەو شێوەیەش توانیان ببنە خاوەنی 670,000 بەشدار بوو. لە ساڵی 2005 لە ماڵپەڕەکەیاندا بڕی 35,000 فیلم هەبوو. ڕۆژانەش نزیکەی ملیۆنێکیان دەنارد بۆ بەشدار بووەکانیان، بەرەبەرە ژمارەکانیان زیادی دەکرد تا گەیشتە 4,5 ملیۆن بەکارهێنەر. لە ساڵی 2010 کاتێک بواری بەکارهێنانی ئینتەرنێت زیاتر بەرەو پێشەوە چوو، ئەستان بە دابینکردنی خزمەتگوزاریەکی نوێ. ئەویش بریتی بوو لە خزمەتگوزاری نمایشکردنی فیلمەکان لەسەر داواکاری. ئەو کارەش بووە هۆی ئەوەی بەشداربووەکانیان بۆ 16 ملیۆن کەس بەرز ببێتەوە. دواتر ڕێت بیری کردەوە کە پێویستە لە دەرەوەی سنوورەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کارەکەی فراوان بکات. بەو شێوەیە توانی خزمەتگوزاریەک لە کەنەداش پێشکەش بکات. هەر بەوەشەوە نەوەستا بەڵکو دەستی کرد بە بەرهەمهێنانی زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی بەناوی هاوس ئۆف کارت کە سەرکەوتنێکی زۆری بەدەستهێنا. 8 جار بۆ بردنەوەی خەڵاتی ئەیمی پاڵێورا و 3 جاریان خەڵاتەکەی بردەوە. لە کۆتاییدا ساڵی 2013 قازانجی کۆمپانیاکە 3 هێندە زیادی کرد. لە مانگی ئابی 2015دا پشکەکانی کۆمپانیاکە بەرز بوویەوە بۆ بەرزترین ئاستەکانیان. لە ساڵی 2017دا داهاتەکەی بۆ $11 ملیار بەرز بوویەوە. لە کانونی دووەمی 2018 ژماری بەشداربووانی گەیشتە 117.8 ملیۆن لە جیهاندا کە 55.75 ملیۆنیان ئەمریکی بوون. نرخی کۆمپانیاکەش لە هەمان مانگدا گەیشتە نزیکەی $100 ملیار. هەروەها یەکێک لە پێشکەوتنە گەورەکانی ئەوەیە کە خزمەتگوزاری لە هەموو تەلەڤیزیۆنە زیرەکەکان و ئامەرە زیرەکەکاندا بوونی هەیە. بەو شێوەیە بەوەی سەرپێچێکی $40ەوە ڕێد هیستینگ نێتفلیکسی هێنایە بوون، ئەو نێتفلیکسەی کە ئێستا هەمووان لێوەوە بینەری فیلم و دراما جیهانیەکان دەبین.